پاش گەیشتن بە مۆسکۆ ئیتر ئێوە چاوتان بە بەڕێز ئۆجەلان نەکەوتەوە؟ Aynı gün ben geri döndüm. Evet. Atina'ya. Evet ve PKK'nın başkanı Moskova'da kaldı. Orada هەمان ڕۆژ من بەرەو ئەسینا گەڕامەوە سەرۆکی پەکەکە لە مۆسکۆ مایەوە ئەو لەوێ 33 ڕۆژ مایەوە پێم وایە پاش 15-20 ڕۆژ تەلەفۆنیان بۆ من کرد زەنگیان بۆ تەلەفۆنە دەستێکەم لێدا یەکێک لە سکرتێرەکانی بوو بەڵام ئۆجەلان لە تەنیشتەوە دانیشت بوو چونکە دەنگیم دەبیست پێمیان گوت لێرە هەوا زۆر ساردە دەمەوێت بەرەو لای ئێوە بێمەوە لای ئێوە هەوا باشترە من تێگەیشتم کە ڕەوشەکە لەوێ باش نییە من پێم گوتن پلەپایەی من هی ئەوە نییە ئەو جۆرە داواکاریانم لێ بکەن و بۆم جێبەجێ بکرێت ئێوە دەتوانن کەناڵێکی تر بدۆزنەوە و لەو ڕێگەیەوە داوا لە حکوومەت بکەن و وەڵامتان بداتەوە پاش ئەوە ئیتر پەیوەندیمان نەما پاش 33 ڕۆژ هەمومان لە شاشەی تیڤیەوە بینیمان کە بەڕێز ئۆجەلان گەیشتە ڕۆما و لەوێ دابەزی Sayın Öcalan Roma'ya indi. بەڵام وەکو دواتر ئاشکرا بوو کەمانەوەی لە ڕۆما سەرەتا سەخت و پاشانیش بوو بە شتێکی مەحاڵ بۆیە بەرەو یۆنانستان گەڕایەوە. Bakınız Roma'dayken Roma'da 66 gün kaldı. تەماشا ئەو دەمەی لە ڕۆما بوو 66 ڕۆژ مایەوە لە ڕۆما یەکێک لە هاوکارەکانی ئێمە دەبینێت ئێمە زانیاریمان دەستکەوت کە لەوێ خۆشحاڵ نییە و پاشان لە ڕێگەی کەناڵی جۆراوجۆرەوە پەیوەندی کرد و داوای گەڕانەوەی کرد بۆ ئەسینا بەو جۆرە حکوومەت بڕیاریدا جێگری سەرۆکی پەرلەمان بنێرێت بۆ ڕۆما بۆ ئەو مەبەستەیش پێویست بوو وەرژێڕێکی باوەڕپێکرا و لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەماندا بڕوات بەو جۆرە منیش لەگەڵ ئەو سیاسەتوانی وڵاتەکەمدا بەرەو ڕۆما چووم تا ئۆجەلانیش ببینین لەوێ بەڕێز ئۆجەلان باسی لە تەنگاسی و کێشەکانی خۆی لە ڕۆما کرد ئەو باسی لەوە کرد کە سەرەتا بە شێوەیەکی زۆر دۆستانە و شایستانە پێشوازیان لێ کردووە بەڵام وردەوردە لە ژێر گوشاری ئەمریکادا ڕەوشەکە گۆڕاوە ئێستا ئیتالیا دەیەوێت ڕادستی ئەڵمانیای بکات لە ئەڵمانیایش بڕیاری گرتنی هەیە لەو ڕۆژانەدا ئیتر ئیتالیا بە تەنها مابووەوە ویستبوویان بەرەو مۆسکۆ بڕواتەوە بەڵام رووسیا ئەو کاری پەسەند نەکرد بوو ڕۆژ بە ڕۆژ ڕۆژەکە خراپتر دەبوو تەنگاسی زۆرتر دەبوو ئۆجەلان ڕوبەڕووی گوشار و هەروەها هەڕەشە بووبووەوە بەڵێ هەڕەشەیش دەستی پێکرد بوو لەوێ هەموو ئەو شتانی بۆ ئێمە ڕوون کردەوە و ئێمەش دیارە جێگری سەرۆکی پەرلەمان گوتی ئەگەر ئێستا هەڕەشەی ئەوە دەکەن بتانخەنە زیندانەوە بابیکەن زیندانی ئیتالیا بۆ ئێوە هیچ نییە 5-6 مانگ دەمێنیەوە و پاش ئەوە ئازاد دەکرێت ئەو کاتە نەکەر لە ئیتالیا بەڵکو لە هەموو وڵاتانی ئەوروپا بە سربەستی دێن و دەچن و کەسیش ناتوانێت لە ئەوروپا دەرتان بکات بەڕێز ئۆجەلان هەروەها داوای هاوکاریەکی تریشی کرد داواکەی پەیوەندی بە وەرگرتنی زانیاری و کاری دیبلۆماسیەوە هەبوو بەرپرسە یۆنانیەکە وتی ئەوە کێشە نییە و ئێمە دەتوانین بیری لێ بکەینەوە و باڵوێزێکی خانەنشین ڕادەسپێرین بۆ ئەو کارانە لەگەڵتان بێت و هاوکاریتان بکات کەسێک کە ئەزمموی لەو بوارەدا هەیە بەڵام ئێمە وای دەبینین کە پێویستە ئێوە نێن بۆ یۆنانستان ئەوە دواپەیان بوو هەروەها پێیگوت ئەگەر ژیانتان کەوتە مەترسیەوە پەیوەندی بە کەسەوە مەکەن باوەڕ بە کەس مەکەن و پەیام تەنها بۆ من بنێرن واتە بۆ جێگری سەرۆکی پەرلەمانی یۆنانستان من لەم کارەدا نوێنەری یۆنانستانم وەڵامی من چی بێت وەڵامی یۆنانستانیش ئەوەیە ئەوە دوا قسە بوو دوای ئەوە ماڵ ئاواییمان لێ کرد پاشتر و دوای تێپەڕبوونی 66 ڕۆژ لەو وڵاتە لە ڕۆژنامەکانەوە ئەوە مانزانی کە ئۆجەلان ئیتالیای بەجێهێشتووە Yeniden biz gazetelerden öğrendik Öcalan İtalya'dan ayrıldı. ئەم جارە لە ئیتالیاوە بەرەو مۆسکۆ بەڕێکەوت و لە مۆسکۆ جارێکی تر بەرەو یۆنانستان وایە؟ İkinci sefer durum vahim idi. لە رووسیا ئەم جارەیان ڕەوشەکە زۆر خراپ بوو جاری پێشوو مەدالیای سووریان کردەمەلی و چەپکە گوڵیان پێشکەش کرد بەڵام ئەم جارە بە شێوەیەکی نەیارانە ڕوبەڕووی ببوونەوە بەپێی زانیاریەکانی من زۆر گوشاریان خست بۆ سەری و زۆر ناحەزانە هەڵسوکەوتیان لەگەڵ کردبوو مادلین ئۆڵبرایت وەزیری دەرەوەی ئەمریکا لەو کاتەدا بۆ چارەسەرکردنی پرسی ئۆجەلان سەردانی ڕووسیای کرد داوای لێکردبوون بەرەو دووشانبێ پایتەختی تاجیکستان دووری بخەنەوە لەوێ ناوەندێکی سەربازی هەبوو ناردیان بۆ ئەوێ بێگومان شوێنێک بوو وەکو زیندان وەکو بەڕێز ئۆجەلان پاشان خۆی بۆی باس کردم مانەوە لەوێ مەحاڵ بووە چونکە شوێنێک بوو تەواو دابڕاو وەکو زیندان و لەو شوێنە نەی دەتوانی هیچ ئاگاداری کورد و بزوتنەوەی کوردایەتی ببێت شوێنێک بووە لە زیندانیش خراپتر بەو شێوەیە لەوێەوە جارێکی تر بەرەو یۆنانستان هاتەوە بەڵام بێ ئاگاداری حکوومەتی وڵاتەکە
بە توانای خۆی و کوردەکانی یۆنانستان گەشتەکەی ڕێخستە بوو پێم وایە ماوەی مانەوەی ئەم جارەی لەوێ 5-6 ڕۆژێک بوو. Rusya'dan Yunanistan'a geldi ikinci defa. لە هاتنەوەی ئەم جارەیدا بۆ یۆنانستان وەکو ئێوە دەڵێن حکوومەت ئاگادار نەبوو. ئایا ئێوەش هەر بێ ئاگا بوون لە هاتنەوەی؟ منیش بێ ئاگا بووم هەندێک کەناڵی خۆیانی بەکارهێنا بوو هەروەها بە شێوەیەکی شاراوە گەشتەکەی کردبوو بۆ نمونە لە ساڵۆنی میوانانی تایبەت VIP بە شێوەیەکی شاراوە هات بۆ دەرەوە بێ ئەوەی کەس پێی بزانێت چوو بوو بۆ ماڵێک پاش ئەوە پەیوەندی بە دەوڵەت و حکوومەتەوە کرد و دووبارە دانوستانەکان دەستی پێکردەوە پاشان هەوڵێک هات کە لە هۆڵەندا شتێک کراوە و بەرەو ئەوێ دەچێت بە مەبەستی سازکردنی ئەو گەشتە فڕۆکەیەک ئامادەکرا خۆشی داوای کرد کەسێکی یۆنانی لەگەڵ بێت و هەر خۆشی ناوی منی پێشنیاز کرد گوتی با ئەو بێت چونکە زمانی تورکیش دەزانێت و قسەمان پێکەوە دەبێت بەرەو فڕگە چوین لەوێەوە بەرەو مینسیک رووسای سپی فڕین لەوێ چاوەڕی فڕۆکەیەکی بارهەڵگر بووین کە دەبوو لە ئەستۆنیاوە بێت بەڕێز ئۆجەلان دەبوو سواری ئەو فڕۆکەیە بێت و بەرەو هۆڵەندا بچێت فڕۆکەکە دەبوو لە هۆڵەندا بنیشێتەوە و سوتەمەنی وەربگرێت کارەکانی تەواو بکات و پاشان بفڕێت لەو کاتەدا بەڕێز ئۆجەلانیش بێتە خوارێ و لەو وڵاتە داوای مافی پەنابەری بکات پلانەکە وەها بوو ئێمە بە شەو چوینە مینسک لە فرگەی ئەوێ چاوەڕێمان کرد بەڵام بەداخەوە ئەو فڕۆکەیە هەرگیز نەهات Maalesef beklediğimiz uçak kargo uçağı hiçbir zaman gelmedi. مێژووی ئەو شەوت لە بیرە؟ Tarih 28 Ocak. ئەوە ئێوارەی ڕۆژی 29 مانگی 1990 بوو چەندین سەعات لەوێ ماینەوە شەوێکی زۆر سەخت و ناخۆش بوو زۆر سارد بوو هەوا بە جۆرێک سارد بوو کە 18 پلەی سەدی لە ژێر سفرەوە بوو ئێمە لە نێو فڕۆکەیەکی تایبەتدا بووین فڕۆکەیەکی بچووک گەرم نەدەکرا نەمان دەویست کەس بە ڕێز ئۆجەلان ببینێت شتێکم لەبەر بوو دام کەند و شوێنێکمان بۆ دابین کرد تا ئەگەر کەسێکات هەست بە بوونی ئەو نەکات آخر سەربازێک هاتبووە نێو دەرگای فڕۆکەکە و هەر تەماشامانی دەکرد من پاڵتۆکەی خۆشم دا بە بەڕێز ئۆجەلان تا سەرما کاری لێ نەکات و بەو شێوەیە 7 سەعات ماینەوە بە هەر حاڵ فڕۆکەی بارهەڵگر نات و ئێمەش بە ناچاری بەرەو فڕگەی ئەسینا گەڕاینەوە کاتێک گەیشتینە ئەسینا بە ئێمەیان گوت ئەمریکایی و تورکەکان ئاگاداری ڕەوشەکەن و مانەوەی لە ئەسینا جێگەی مەترسیە بۆیە یەکسەر بە فڕۆکەی تایبەت بەرەو دوورگەی کۆرفو چوین ئەو دوورگەیەی دەکەوێتە باکووری ڕۆژئاوای یۆنانستان و نزیکە لە ئەلبانیاوە لەوێ یەک ڕۆژمایەوە و لێەوە بەرەو ئافریقا چوو Orada bir gün kaldık ve oradan Afrika seyahati çıktı. لە یۆنانستانەوە بەرەو ئەفریقیا ئەم بیرۆکەیە چۆن سەری هەڵدا و چێ پێشنیازی کرد واتە بیرۆکەی چوون بەرەو چینیە؟ Bu süreç içerisinde ben Öcalan'ın yanındayım. بێگومان لێرەدا پێویستە من شتێک بڵێم من لەگەڵ ئۆجەلاندام بەڵام لە دانوستانەکاندا نیم تەنها وەکو یاوەرێک لەگەڵیم پیاوێک لەو دانوستاندنەدا هەبوو ڕۆمێکی قوبروسی بوو بازرگان بوو ئەو دانوستاندنەکەی لە نێوان ئۆجەلان و دەوڵەتی یۆنانستانە بەڕێوە دەبرد Veya hükümet arasında. ئەو پیاوە ناوی چی بوو؟ Aristos Aristido. ئاریستۆس ئاریستیزیۆ ناوێکی ناسراوە پلانەکە هی دەوڵەتی یۆنانستان بوو دەبوو بەرەو شوێنێک بچێت ئەوانی شاوکار دەبن کە بڕوات بۆ وڵاتێکی ئەفریقیا پاش چەند ڕۆژمانەوە لەو وڵاتە ئێمە هاوکار دەبین تاکو بگات بە باشووری ئەفریقیا و لەوێ داوای مافی پەنابەری بکات پلانەکەوە هابوو داخوازیشیان لە ئۆجەلان بەو شێوەیە بوو ئۆجەلان پەسەندی نەکرد بەڵام هەموو ئەو شتانە لە دەرەوەی ئاگاداری من بوون من لە وتوێژەکاندا نەبووم لە ئەنجامدا منیشیان ئاگادار کردەوە گوتیان بەرە وڵاتێک دەچن کە تۆ نەیزانیت بەڵام ئەو خۆی دەیزانێت ئەو پیاوە قوبروسیەش هەبوو ئەو داواکەی بە ئۆجەلان گوتبوو ئەویش دەیزانی گەشتەکە بەرەو کوێیە هەروەها گوتیان تەواوی گەشتەکە لە ژێر چاودێری دەوڵەتی یۆنانستاندایە و ئێمە گەرنتی ئەم کارە دەکەین کارەکە لە ژێر ئاڵای یۆنانستاندا دەبێت و ئەو لەو وڵاتە دەمێنێتەوە کە خۆی دەزانێت کوێیە پاشان گوتیان هەر کاتێک ئێمە کارەکەمان ڕێخست و تەواومان کرد لە باشووری ئەفریقیا دەیبین بۆ ئەوێ منیش دووبارە زانیاریەکانم پێگوت و گوتم وها دەڵێن کە لە ژێر چاودێری و گەرنتی یۆنانستاندا ئەم کارە بەڕێوە دەچێت ئۆجەلان پرسی تۆ چی دەڵێیت گوتم نازانم بەڵام تا ئێستا ئەوان هیچ گەرنتیەکیان نەدەدا ئێستا گەرنتی دەدەن پاشان من ئەوەی لەوانی دەبیستم بۆ دووەردەجێڕم دواتر ئۆجەلان پەسەندی کرد و گوتی باشە دەچین ئیتر بەرەو فڕگە بەڕێکەوتین لە کاتی چوونماندا و لە فڕگەی دوورگەکە دوورگەی کۆرفو شتێک ڕوویدا ژیانی ئۆجەلان و منیش کەوتە مەترسیەوە ڕووداوەکەوە هابوو
لە ناو جێبێکدا بووین جێبەکە خۆیدا لە باڵی فڕۆکەکە و باڵی فڕۆکەکە هاتە ناو جێبەکەوە و ئەوەندە نەما بوو ملمان بپەڕێت من دەستم دایە بەری و دەستم شکاو ئەو ناوە هەمووی بوو بە خوێن بەڕێز ئۆجەلان زۆر لە هەوڵی مندا بوو لەو کاتەدا زۆر هاوخەمی پیشاندا پاشان فڕۆکەیەکی تر هات لە شوێنێکی دوورتر نیشتەوە نزیکەی 300-400 مەترێک لە ئێمەوە دوور بوو ئێمەش چوینە ئەوێ و سواری بووین و بەرەو ئەفریقیا فڕین. Oraya gittik ve oradan Afrika düştük.